هەواڵێکی ڕاچەڵەکێنەر بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا لە عێراق. ئەنجومەنی پیرانی ئەمریکا دەیەوێت دەسەڵاتی بەکارهێنانی هێزی سەربازی لە عێراق هەڵبۆشێنێتەوە کە زیاتر لە 3 دەیە لە بەردەم سەرۆکەکانی ئەمریکادا کراوەیە و تا ئێستاش لە چەند وێزگەیەکدا پەنایان بۆی بردووە. ئەم هەوڵەی ئەنجومەنی پیران لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە کە ناوی لێنراوە جەنگە بێکۆتاکان دووشەممەی ڕابردوو بە 65 دەنگی بەڵێ و 28 دەنگی نەخێر کە سەرجەم دەنگە نەخێرەکان لەلایەن کۆماریەکانەوە بوون بڕیاردرا پرۆژە یاساکە لە بەرنامەی کاردا پێش بخرێت بە مەبەستی گفتوگۆ و تاوتوێکردنی. بڕیاریشە لە کۆتایی ئەم هەفتەیەدا بەخرێتە دەنگدانی کۆتاییەوە. لە ئەمریکا تا ئێستا 2 جار دەسەڵاتی بەکارهێنانی هێزی سەربازی بۆ عێراق دەرچووە. یەکەمیان لە ساڵی 1991 بوو کە بەهۆیەوە ئەمریکا سەرۆکایەتی هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی کرد بۆ دەرکردنی سوپای عێراق لە کوێیت. ئەوی دیکەشیان لە ساڵی 2002 بوو کە بەهۆیەوە ئەمریکا توانی لە ساڵی 2003 ڕژێمی بەعس بڕوخێنێت. هەر پاڵپێش بۆ دەسەڵاتە بوو کە لە ساڵی 2014دا باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا بڕیاریدا بە بەکارهێنانی هێزی سەربازی لە عێراق دژی چەکدارانی داعش کاتێک زیاتر لە نیوەی خاکی وڵاتەکەیان کۆنترۆل کردبوو. دیموکراتەکان پاڵپشتێکی بەهێزی پرۆژە یاساکەن و چەک شومەر سەرۆکی زۆرینەی دیموکرات لە ئەنجومەنی پیران پێشتر ڕایگەیاندبوو بەر لە دەستپێکی پشووەکانی مانگی نیسان دەنگ لەسەر پرۆژە یاساکە دەدرێت. بۆب مێندێنێس سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی پیران کە لەسەر پشکی دیموکراتەکانە با ڕۆیتەرزی گوتووە هەڵۆشانەوەی ئەم دوو بڕیارە پیشانی ناوچەکە و جیهان دەدات کە ئەمریکا هێزێکی داگیرکەر نییە. جەنگی عێراق کۆتایی هاتووە بەرەو پێشچوونمان بەخۆوە بینیوە و وەکو هاوبەشێکی استراتیژی کار لەگەڵ عێراقدا دەکەین. بەڵام کۆماریەکان بە تەواوی پشتیوانی لە پرۆژە یاساکە ناکەن و ژمارەیەک لە ئەندامانی کۆماری ئەنجومەنەکە دژی ئەوەن کە دەسەڵاتی بەکارهێنانی هێزی سەربازی لە عێراق هەڵبۆشێنرێتەوە. پاساوی ئەم هەڵوێستەشیان بەردەوامی مەترسیەکانی تیرۆر و هەڕەشەکانی ئێران و بریکارەکانیەتی لە ناوچەکەدا. میج مەکۆنێل سەرۆکی کۆماریەکان لە ئەنجومەنی پیران دەڵێت کۆنگرێس نابێت دەستی سەرکردەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببەستێتەوە. دەسەڵاتی بەکارهێنانی هێزی سەربازی لە عێراق گرنگە و لە سووریا گرنگتر چونکە دەسەڵات دەبەخشێتە هێزەکانی ئەمریکا بەرگری لە خۆیان بکەن لە بەرامبەر هەڕەشەی ڕاستەقینەی گروپە جیاوازەکان. گوتیشی ئایا پشتیوانانی ئەم هەڵۆشانەوەیە بە تەواوی لەوە تێگەیشتون کە ئەم بڕیارە ڕەنگە ئەرکەکانی بەرەنگاربوونەوەی تیرۆر سنووردار بکات؟ تا ئێستاش تۆپەکە لە گۆڕەپانی ئەنجومەنی پیرانە و ئەگەر دوجار پرۆژە یاساکە لەوێ پەسەند بکرێت ئەوە ڕەوانی ئەنجومەنی نوێنەران دەکرێت. هەفتەی ڕابردووش کیڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنەکە گوتی پشتیوانی لەم هەوڵە دەکات بە تایبەت کە ڕێگە دەدات بەمانەوەی بەشێک لە دەسەڵاتەکانی بەکارهێنانی هێزی سەربازی بۆ جەنگی دژی تیرۆر.